وتەی کاریگەر لاپەڕە 353 خۆ قسە پارەی تێناچێت دەبا گوێمان لە قسێکی خۆشیش بێت ئەمە قسەی ئافرەتێکی هەژار بوو کاتێک سکاڵای لە مێردەکەی دەکرد و گلەی لێ دەکرد ڕاستە هاوسەرەکەی خواردن و جلوبەرگ و هەموو پێداویستیەکانی بۆ دابین کردبوو بەڵام لەگەڵ خێزانەکەیدا قسەی شیرین نەبوو شارەزایی لە هونەری وتەخۆشیدا نەبوو کەسانی ژیر و بلیمەت کۆکن لەسەر ئەوەی گرنگترین خاڵی بەهێزی فرۆشیاری زیرەک بریتێ لە زمان شیرینی و قسەخۆشی کاتێک کڕیارێک دێت بۆ لای خێرا دووبارەی دەکات و دەڵێت چاوەکەم فەرموو وازی لێ بهێنە با لەسەر خۆمان بێت ماندووبوون بۆ بەڕێزت مای کامەرانیە هەروەها گرنگترین خاڵە بەهێزەکانی سکرتێریش بریتێ لە زمان شیرینی و قسەخۆشی جاری وا هەیە ئافرەتێک لە ڕادەبەدەر هاوسەرەکەی خۆش دەوێت لەبەرەوەی قسە شیرینە و زمان شیرینە هەرچەندە هاوسەرەکەی کەسێکی چروک بێت و جوانیش نەبێت بیرم دێت گەنجێکی تازە پێگەیشتوو هەبوو توانایەکی سەیری لە ڕازیکردنی کچاندا هەبوو زۆرێک لە کچانی بە خۆشەویستی فریودا بوو ئەوەی جێگەی سەرسامی بوو ئەوە بوو خاوەنی ئۆتۆمبیلێکی مۆدێل بەرز و گیرفانێکی پڕیش نەبوو بە ئارەزوی خۆیان دیاریان بۆ بکرێت گومانیش نەبەی کەسێکی ڕوحسوک و جوانیش بوو بێت داواکارم پەروەردگار بە بینینی دیمەنی ناشرینی ئەو گەنجە تاقید نەکاتەوە تەنها خاوەنی زمانێکی هەنجوینی بوو بەردی دەکرد بە ئاو بە زمانی ئەو کچانەی ڕازی دەکرد و هەڵی دەخەڵەتاندن دەی هەوڵ بدا بە جوانترین وشە بەرامبەرەکەت بدوێنە کاتێک کەسێک پێت دەڵێت فڵانە کەس داوای کارێکت لێ دەکەم بڵێ فەرموو خزمەتی کەسانێکم کردووە و کارم بۆ کردوون هاوتای پێڵاوەکەی بەڕێزت نابن ئەم شێوازە جوان و تەشیرین و خۆشانە لەگەڵ دایک و باوک و هاوسەر و منداڵ و هاوڕەکانتدا بەکار بهێنە لەبەر ئەوەی هەرگیز زیانت پێناگات و وەکو جادوگەر دەتوانیت بە بەکارهێنانی شێواز و گفتار و ڕەفتاری جوان و جادو لە خەڵکی بکەیت سەیری ئەم دیمەنەی جەنجی حونەینی ئیماندارانی پشتیوانانی مەدینە بکە پشتیوانان ئەم ئیماندارانە بوون لە جەنجی بەدردا شان بەشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دژی بێباوەڕان جەنگان و کوشتاریان کرد لە جەنجی ئوحودیشدا بە هەمان شێوە لە جەنجی خەندەقیشدا بە توندترین گەمارۆ دران لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام بوون هەتا شاری مەکە ڕزگار کرا پاشان بەرەو جەنجی حونەین کەوتنە ڕێ لە سەرەتای دەست پێکردنی جەنجی حونەیندا مسلمانان ناڕەحەت بوون و زۆربیان بڵاویان لێکرد و تا ڕادەیەک شکان پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری هاوڵانی کرد بە بەرچاویەوە هەڵدەهاتن و ڕایان دەکرد هەر بۆیە هاواری لە پشتیوانان کرد و بانگی کردن ئەوانیش بەدەم بانگەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە هاتن و گەڕانەوە و ڕیزەکانیان ڕێخستەوە و کەوتنەوە جەنگ و کوشتار گردنیان کردبوو بە قەڵغان بۆ پاراستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا بێباوەڕان شکان و سەرکەوتن بۆ مسلمانان گەڕایەوە جەنگ کۆتایی هات و دەستکەوتەکان کۆکرانەوە و هەموو چاوەنوار بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشیان بدات لەبەر ئەوەی هەر کەسە و بیری لە برسیەتی و نەبوونی ماڵ و منداڵ و کەس و کاری دەکردەوە و هیوای دەخواست لە دەستکەوتەکە شتێکی وای بەربکەوێت بۆ ئەوی کەمێک حاڵی ماڵ و منداڵی پێباش بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم بانجی ئەقڕائی کوڕی حابسی کرد کە تازە مسلمان ببوو 100 وشتری پێدا پاشان بانجی ئەبوو سوفیانی کرد و 100 وشتری بەویشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام سەروەت و سامانی بەسەر خەڵکانی شاری مەککەدا دەبەخشیەوە لە کاتێکدا بە هاوتای خەڵکانی مەدینە قوربانیان نەدابوو وەکو ئەوانیش لە پێناوی ئیسلامدا تێنەکۆشابوون کاتێک پشتیوانانی مەدینە ئەم حاڵیان بە چاوی خۆیان دیت هەندێکیان لە ناوخۆیاندا بە یەکتریان دەوت پەروەردگار لە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆش بێت بەشی قوڕەیش دەدات بەڵام بەشی ئێمە نادات خۆ هێشتا شمشێرەکانمان خوێنی قوڕەیشی لێ دەتکێ کاتێک سعدی کوڕی عوبادەی گەورەیان هەست بەمە دەکات دەچێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێی دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵانت لە پشتیوانان ئاوا و ئاوا دەڵێن پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەی سعد تۆ چی دەڵێیت سعد دەڵێت منیش کەسێکم لە هۆزەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم
هەستی کرد پێویستە چارەسەری ئەو بابەتە بکات و زیاتر بچێتە دڵیانەوە. هەر بۆیە فەرمووی دەی پشتیوانانم بۆ کۆبکەرەرەوە. کاتێک کۆبوونەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم سوپاسی پەروەردگاری کرد و پاشان فەرمووی ئەی خەڵکانی پشتیوانان پێم گەیشتووە چیتان وتووە؟ ئەوانیش دەڵێن گەورە و سەرکردەکانمان هیچیان نەوتووە. ئەگەر قسەیەکیش کرابێت هەندێک لە خەڵکە ئاساییەکانمان ئەو قسانیان کردووە. پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەی کۆمەڵانی پشتیوانان، ئەی ئێوە گومڕاو سەر لێ شێواو نەبوون، ئەی پەروەردگار بەهۆی منەوە ڕێگەی نیشان نەدان و ڕێنمایی نەکردن؟ هەمووتیان بەڵێ وابوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی هەژار نەبوون پەروەردگار دەوڵەمەندی نەکردن؟ ئەی دوژمنی یەکتر نەبوون پەروەردگار دڵەکانی یەک نەخستن و نەیکردن بەبرا؟ وتیان بەڵێ وابوو. پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاوڵانیش بێدەنگ دەبن و چاوەڕێ دەکەن. پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوە بۆ وەرامە منادەنەوە و بێدەنگن؟ ئەوانیش دەڵێن بڵین چی، وەرامی چیت بدەینەوە؟ هەموو فەزڵ و پلە و پایەک هەر بۆ پەروەردگار و پێغەمبەرەکەیەتی صلی الله علیه وسلم. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر بتانویستایە دەتانتوانی بڵێن کاتێک هاتی بۆ لامان خەڵکی بە درویان خستیتەوە و ئێمە بەڕاستمان زانیت، لاواز بیت و ئێمە سەرمان خستیت، دەریان کردیت و ئێمە داڵدە و پەنامان دایت. بەم وتە جوانانە هەست و سۆزی بزواندن و پاشان فەرمی ئەی خەڵکانی پشتیوانان، ئایا ڕازی نابن خەڵکی بە وشتر و مەڕ و بزنەوە بڕۆنەوە و ئێوەش پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خۆتاندا بەرنەوە بۆ ماڵەکانتان؟ ئەگەر خەڵکی هەموو بەشی و دۆڵێکدا بڕۆن و پشتیوانان بەشی و دۆڵێکدا بڕۆن، ئەوا من ئەو شی و دۆڵەت دەگرمە بەر کە پشتیوانان گرتویانەتە بەر. سوێن بەو پەروەردگارەی گیانی موحەممەدی بەدەستە. ئەگەر کۆچکردن نەبوایە ئەوا پیاوێک دەبووم لە پشتیوانان. پەروەردگارە لەگەڵ پشتیوانان و نەوەی پشتیوانان و نەوەی پشتیوانان بە سۆز و میهرەبان بە. پشتیوانان کاتێک گوێیان لەم وتە پیرۆزانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو دەستیان کرد بە گریان، هەتا فرمێسک ڕیشی تەڕکردن و وتیان هەمومان ڕازین پێغەمبەر صلی الله علیه وسلم بەش و پشکی ئێمە بێت. پاشان هەموو بڵاوەیان لێ کرد ئای پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندە ڕەوشت بەرز و جوانیت. دەجێڕنەوە لە میسر پیاوێکی ستەمکار هەبوو بە ناوی پاشا. ئەم پیاوە چەند کێڵگەیەکی کشت و کاڵی هەبوو. کارگوزار و ڕەنجبەر و خزمەتگوزارەکانی بەردەستی زۆر ئازار دەدا و زۆر کاری پێدەکردن. ڕۆژ هات و ڕۆژ ڕۆیی. پاشا زەوی و زار و کشت و کاڵەکەی لەدەست چوو. لە دوای دەوڵەمەندی هەژار کەوت و ماڵ و منداڵەکەی ڕوت و ڕەجاڵ و برسی بوون و هیچ سەرچاوێکی بژێویش نەبوو. جگەل لە کاری کشت و کاڵیج هیچ کارێشی تری نەدەزانی. پاشا هەستا و کەوتە گەڕان بە دوای دۆزینەوەی کارێکدا. بەڵام چ کارێک؟ ڕووی کردە کێڵگەی یەکێک لەو کەسانەی سەردەمانێک لە لای کاریان کردبوو. زۆریش ئازاری دابوو. زۆر بەداماویەوە چووە بەردەم خاوەن کێڵگەکە و داوای کرد کاری لێلا بکات. جامی وەڕنین بێت، داربڕین بێت، بژارکردن بێت، یان هەر کارێکی تر بێت. کابرای خاوەن کێڵگە کاتێک پاشای بینی بەڕوویدا هەڵشاخاوتی تۆ لە لای من کار بکەیت، تۆی خۆ بە گەورەزان و ستەمکاری دڵڕەق، سوپاس بۆ پەروەردگار کە نزاکانی وەرگرتین و ئەوە سەرشۆڕی کردووی. پاشان لە کێڵگەکەی دەری دەکات. پاشا بە دڵدەنجیەوە دەڕوات و قاچەکانی بە دوای خۆیدا پەلکێش دەکات، هەتا دەگاتە کێڵگەی یەکێکی تر لەوانەی کە پێشتر زۆر ئازاری دابوو. ئەویش بە هەمان شێوەی خاوەن کێڵگەی یەکەم دەری دەکات. پاشا بۆ لای کەسی سێم دەڕوات و دەیەوێت ئەمیشان تاقیم کاتەوە. کاتێک خاوەن کێڵگەی سێم پاشا دەبینێت سەرسام دەبێت. ئەمیش بەدەست پاشا وەستەم و ئازارێکی زۆری چەشت بوو. بە هەر حاڵ پاشا هاتە قسە وتی منداڵەکانم زۆریان برسیە و بە دوای کارێکدا دەگەڕێم. خاوەن کێڵگەکە ویستی زۆر زیرەکانە تۆڵەی خۆی لە پاشا بسەنێتەوە. هەر بۆیە زۆر بە گەرمی پێشوازی لێکرد و پێیوێت یەخۆ بەخێر بێیت پاشا، بەڕاستی کێڵگەکەت ڕووناکردەوە. پاشای گەورە هاتۆ بۆ کێڵگەکەی من، زۆری بە پاشا دەهەڵدا، هەتا فریوی دا و بەم قسە بریقەدارانە سڕی کرد. پاشان وتی تەنها یەک کارم هەیە، بەڵام نازانم لەگەڵ تۆدا دەگونجێت یان نا. ئەمڕۆ کێڵگەکەم دەچێڵم، دوو گاگاسنەکانیان ڕادەکێشە.
گاچی ڕەش و یەکێکی سپی بەداخەوە ئەمڕۆ گاڕەشەکەیان نەخۆشە و ناتوانێت کار بکات. گاسپیەکەش ناتوانێت بەتەنها گاسنەکان ڕابکێشێت. دەمێت ئەمڕۆ لە جێگەی گاڕەشەکەیان کار بکەیت. تۆ زۆر بەهێزیت پاشا، تۆ سەرکردەی، تۆ هەمیشە پێشڕەومانی. پاشا کاتێک گوێی لەم پیا هەڵدانانە دەبێت زۆر بە شانازی و دەچێت بۆ لای گاسپیەکە و بەیەکەوە دەست بە کێڵانی کێڵگەکە دەکەن. خاوەن کێڵگەکەش لەگەڵ گاسپیەکەدا پاشا دەبەستێتەوە و زوو دووبارەی دەکات و دەڵێت ئەی باشترین پاشای جیهان، ئەی بەهێز و پاڵەوان. پاشا خاوەن کێڵگەکە سواری گاسنەکە دەبێت و بە قامچەکەی دەستی بە گاسپیەکەدا دەچێشێت. گاسپیەکەش کاتێک دەجوڵێ و هێزی دەداتە خۆی، پاشاش لەگەڵ خۆیدا ڕادەکێشێ. بەڵێ پاشا هەر لە بانیەوە تا ئێوارە وەکو کەسێک ژیری لەدەستدا بێت لە جێگەی گاڕەشەکە جوو دەکات. کاتێک ئێوارە دادێت خاوەن چێلگەکە حەبلەکان لە مل و شانی پاشا دەکاتەوە و دەڵێت بەڕاستی کارێکی زۆر باشت کرد. ئەی پاشا، ئەمڕۆ خۆشترین ڕۆژی تەمەنمە. پاشان پاشا کرێکەی وەردەگرێت و دەگەڕێتەوە بۆ ماڵەوە. شان و ملی بریندار ببوون، خوێن لە قاچەکانی دەچۆڕا و عەرەق هەموو گیانی داگرت بوو، بەڵام هێشتا بەنجەکە بەری نەدابوو. کاتێک دەگەڕێتەوە منداڵەکانی پرسیاری لێ دەکەن و دەڵێن کارت دۆزیەوە؟ پاشاش زۆر بە شانازی و دەڵێت بەڵێ من پاشام پاشا، چۆن کار نادۆزمەوە؟ منداڵەکانی دەڵێن دەی چ کارێکت کرد ئەمڕۆ؟ پاشاش لە وەرامدا دەڵێت ها چ کارێکم کرد؟ ئیتر بەرە خەریک بوو بەنجەکە بەری دەدا و بیری کەوتەوە ئەمڕۆ چیان بەسەر هێناوە. کەمێک بێدەنگ بوو، پاشان وتی ئەمڕۆ لە جێگەی گاڕاژ کارم کرد. بڕیار کاتێک دەدوێیت جوانترین وشە هەڵبژێرە، هەروەک چۆن جوانترین میوە هەڵدەبژێریت. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.